ڕۆژانە هەزاران کرێکار لە باشە جیاوازەکان کار دەکەن. دوای 7 مانگ لە دەستکردن بە بنیاتنانی پرۆژەکە، ئێستا نزیکەی لە 80% پرۆژەکە کۆتایی هاتووە. بە یەکێک لە گەورەترین پرۆژەکانی بواری وەبەرهێنان لە هەرێمی کوردستان و عێراق هەژمار دەکرێت. ئێرە گەورەترین پرۆژەی بەرهەمهێنانی ئاستنوشیشە لە شاری هەولێر کە لە قۆناغی بنیاتناندایە. لە کارنامەی کابینەی نوێمدا ئاماژەی جدی بۆ بەرزکردنەوەی ئاستی پرۆژەکانی بواری وەبەرهێنان کراوە بە مەبەستی فرەجۆرکردنی سەرچاوەکانی داهاتوو، ڕەخسانی هەلیکار بۆ دەستی کاری ناوخۆیی و بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان بە مەبەستی دروستکردنی ژێرخانێکی بەهێز. ئێرە پرۆژەیەکی بواری و بەرهەمهێنانی شیشە لە هەرێمی کوردستان کە بە گەورەترین پرۆژە لە سەراستی هەرێمی کوردستان و عێراق ناو دەبرێت. ئێستا لە قۆناغی بنیاتنان و دروستکردنیدایە. ڕۆژانە لە ڕێگەی 1000 کەسەوە لە تەواوی بەشە جیاوازەکاندا کارکردن تێیدا بەردەوامە. تەنها لە ماوەی 7 مانگی ڕابردوودا توانراوە بگەن بە ڕێژەی لە 80% پرۆژەکە. لێرە بە گوێرەی دیزاین و نەخشە ئەندازەییەکانەوە ئەندازیاران پرۆسەی دروستکردنی پرۆژەکە بەڕێوە دەبن. شێوازی ئەندازیاری پرۆژەکەمان زیاتر بە ستی سترەکچەر بەکار هاتووە، کاری ئاسنین وەکو دەیبینین. دوو بەشمان هەیە، هۆڵی ڕۆنینگمان هەیە لەگەر هۆڵی مێڵشۆپ توانەوەی ئاسن. ڕۆڵینگەکەمان مەودایەکی 120 لەسەر 300 کە پێک دێ لەسەر 4 بەش. دوو خەتی ڕۆڵینگمان هەیە، هەر بەشە و 30 لەسەر 300 مەتر دووجا دەبێتن و زائیدەن لە هەموو بەشی ڕۆڵینگەکان ئێمە خەتی چەنەڵمان هەیە. ئەو چەنەڵانەش بەکاردێت لەوەی کە هەموو خەتە کارەبایی و کێبڵە کارەباییەکان و خزمەتگوزاری بۆ ڕێئاوەکانی پێدا هاتووە بۆی بە سەیفترین، یعنی بەوەی بە شێوازێکی زۆر تەندروست بەبێ ئەوەی هیچ گەرمبوونەوەیەک یان شۆتێکی خەلەلێکی کارەبای ڕووبدا گەیشتونە بە ئامێرەکان. ئێمە لەناو هۆڵی ڕۆڵینگەکان بەشی کۆنکریتمان هەیە، کۆنکریتی سیچلمان بەکارهێناوە بۆ ژێر ئامێرەکان. ئامێرەکانمان لەسەر بەشی کۆنکریتە، زائیدەن پاش کۆنکریت گراوتینگمان بەکارهێناوە بۆ ژێر ئامێرەکان لەبەر ڤابریشن یانی لەرزین. زائیدەن لە ژووری لە هۆڵی ڕۆلینگ بە گشتی 4 کۆنتترۆل ڕووممان هەیە، ژووری سەرپەرشتی کە دەتوانێت کۆنتترۆلی تەواوی بەشی ئینتاجی دەرچووی هۆڵی ڕۆلینگ میلەکان بکاتن. هەروەها بۆ ئەو کەسانێک کە لە هۆڵی ڕۆلینگ ئیشەکەن لەوێندا بەشی خزمەتگوزاریمان هەیە، دەرگامان هەیە بۆ ئەو کەسانێک کە لەوێ ئیشەکەن. ئەو دەرگای خزمەتگوزاری پێ دەڵێن، چکە لەو دەرگایە دەتوانن بگەنە بەشی دەستشۆر و شوێنی نوێژ و تۆزە ئیسراحەت و بۆەوەی بگەڕێنەوە سەرکارەکانیان دوور نەبن، ئەو شوێنە دوور نەبێت لە شوێنی کارەکانیان. ئەو کۆشکانە دەتوانی کۆنتترۆلی تەواوی هۆڵینگ ڕوومی پێ بکەیت لەو بەشەی کە دوای هۆڵی توانەوە کە دێتە هۆڵی ڕۆلینگ. لەوێ ئەو بەشانە هەر ژوورە و هەر کۆنتترۆل ڕوومەوە بەرپرس دەبێت لەسەر بەشێک دەتوانێت کۆنتترۆلی بکە بۆی بە هیچ شێوەیەک هیچ کێشەیەک لە ئینتاج دروست نەبێتن تاوەکو مەسەڵەن ئەو شیشە دەگاتە مەرحەلەی کۆتاییەکەی. وەکو بەشی هۆڵی وەرشە کە لە ناوەڕاستی هۆڵی ڕۆلینگە کە 30 لەسەر 50ە، ئەو بەشە کە هەموو ئامێرەکانی وەکو CNC و ئەو ئامێرە پێویستیانەی کە پێویستە بۆ چاکردنەوەی ڕۆلینگ، ئەو ئامێرانەی ناو هۆڵی ڕۆلینگ لەوێ بەردەستە بۆ ئەوەی هەر کاتێک هەر ئامێرێک شکێ یان شتێکی لێبێت بۆی بتوانانی بە زووتری کات چارەسەری بکەین و لەوێ هەر خۆمان چاکی دەکەینەوە بۆی بگەڕێنەوە سەر ئامێرەکان بەبێ ئەوەی ئینتاجمان بوەستێ و بەبێ وەستان ڕووبدا ڕاستی لە هۆڵینگ ڕۆڵ. ئێمە لە پرۆژەکەمان 160 بەشی 160 لەسەر پرۆژەکەمان لەسەر ئامێرەکان و کارگەکەمان بەکار هاتووە، 125 بۆ سەوزاییمان بەکارهێناوە، 115شی بۆ ڕێرە و جادە و بانمان بەکارهێناوە کە لەسەر شێوازی ستاندارد هەمووی جێبەجێکراوە. پرۆژەکانی بواری ئاسن ڕاستەوخۆ کاریگەری ئەرێنیان لەسەر ئابووری هەرێمی کوردستان دەبێت بە هۆکاری گلدانەوەی ئەم بڕەپارەیەی بۆ دابینی پێداویستی شیش و ئاسن لە ناوخۆی هەرێمی کوردستان کە لە پێشووتردا دەچوو بۆ دەرەوەی وڵات. ئێستا ئەم پرۆژەیە لە قۆناغی بنیاتنانە و بەشێکی زۆری ئامێرە تایبەتمەندیەکانی کە لە دەرەوەی هەرێمی کوردستان هێنراون لە قۆناغی بەستنیدان. لەگەڵ بەڕێوبەری پرۆژەکە قسە دەکەین
لەبارەی گرنگی پرۆژەکە و پێشوەچوونی قۆناغەکانی کارکردن. ئەو پرۆژەیە لەسەر ڕووبەری 330,000 متر دووجا بنیاد دەنرێ بە کولفەی تەخمینی 214 ملیۆن دۆلار و سەرمایەی گشتی پرۆژەکە بریتیە لە 315 ملیۆن دۆلار. ئەو پرۆژەیە بە گەورەترین پرۆژەی وەبەرهێنان لەسەر ئاستی کوردستان و لەسەر ئاستی عێراق ژمار دەکرێت. لەوانەیە پرۆژەیت کە هەبی بەڵام ئەو پرۆژەیە وەکو مستەثمری وەبەرهێنەری ناوەخۆ گەورەترین پرۆژەیە. ئەو پرۆژەیمە لە 3 بەشی سەرەکی پێک دێ. بەشەکان بریتین لە شوێنی سکراب و هۆڵی توانەوە لەگەڵ هۆڵی ڕۆلینگ. لە بەشی سکراب ئێمە سکرابی پیس خاوێن دەکرێتەوە و ئامادە دەکرێت پاشان دەگوازرێتەوە لە بۆ هۆڵی ڕۆلینگ، هۆڵی ببورن مێڵچۆپ، هۆڵی توانەوە لەوێ بە نوێترین تەکنۆلۆژیای فڕنی قەوسی کارەبایی ئارک فێرنس ئەو سکرابە دەتاوێتەوە و قالیبی لێ دروست دەکرێت و پاشان دەگوازرێتەوە لە بۆ هۆڵی ڕۆلینگ. دوو هێلی بەرهەمهێنانمان هەیە لە ڕۆلینگ. توانای ئەو کارگەیە 700,000 تەنە لە ساڵێکدا و دەبێتە گەورەترین کارگەی بەرهەمهێنانی شیش لەسەر ئاستی عێراق. جگە لەو بەشە سەرەکیانە کارگەکەمان چەندین بەشی یارمەتیدەریشی هەیە وەکو کارگەی ئۆکسیجین، وەکو مەحەطەی کارەبا سەبستێشن، وەکو وێستگەی خاوێکردنەوەی ئاوی پیس و ئاوی پاک، LPG ستیشن، SVCمان هەیە کە ئەویش بریتە لە کۆمەڵێک دەستگای کارەبایی بەکاردێ بۆ کۆنتڕۆلکردنی هارمۆنیک و ڤۆڵتیە هی کارەبا. جگە لەوانە کۆمەڵێک بینای خزمەتگوزاریشمان هەیە لە ناو کارگە. هەروەکو باسم کرد هەموو پرۆژەکە لەسەر 330,000 متر دووجا بنیاد دەنرێت. زیاتر ئاعتیماد لەسەر ئەو سکرابە دەکرێت کە لە پارێزگاکانی دیکەی عێراقەوە دێ. بەڵام کارگەکەیمە جگە لە سکرابیش دەتوانێت بە DRIش ئیش بکە و HBIش ئیش بکە کە ئەوانە جۆرێکی ترن لە کەرستەی خاوی ئاسن. بەو جۆرە کەرستەی خاوەش دەتوانێت ئیش بکە یان بە تێکەڵکردنی سکراب لەگەڵ ئەو مادانە. بەلای کەمی 800 هەتا 1000 هەلی کارماندەبی بە شێوەیەشی ڕاستەوخۆ لە ناو کارگە ئیش دەکەن و بە شێوەیەشی ناڕاستە و خۆش لەوانەیە بەقەدەر ئەو ژمارەیە لە دەرەوە ئیش بکرێت یان لە بۆ خزمەتی ئەو کارگەیە. یعنی بۆ نمونە ئەو کەسانێک لە سکراب ئیش دەکەن یعنی لەوانەیە بە سەدان کەس لە دەرەوەی ئیش بکە لە بۆ دابینکردنی سکراب لە بۆ ئەو کارگەیە. ئەمە دەتوانین برێن ئەو کارگەی لە 100% دۆستی ژینگەیە بەوەی کە دووکەڵ لە ناو ئەو کارگەیە سفرە. ئەمە جیازی دیدەستینگ واتە دووکەڵ کێشماندانایە. ئەویش تەبعاً بە نوێترین تەکنۆلۆژیا بە حەزمی 1 ملیۆن تەن لە سەعاتێک ئەوە هەوا یان هەوای پاک دەکاتەوە دووکەڵی ڕادێکێشی. ئەوە یعنی بەنسبەت دووکەڵ لە ناو کارگەی ئێمە دووکەڵ نابی ئەوەی یەک و دووەمیش ئەوەی کە پەیوەندی بە ژینگەیەوە هەیە ئێمە وێستگەی خاوێنکردنەوەی ئاوی پیسیشمان هەیە ویست وۆتەر تریتمنت پلان. هەموو ئاوی پیس و زێرابی ناو کارگە خاوێن دەکرێتەوە و جارێش کە بەکاردەهێنرێتەوە. ئەوە خاڵی دووەم و خاڵی سێمیش ئەوی تایبەتە پەیوەستە بە ژینگەوە ڕێژەی سەوزاییە کە ئەمە هەوڵمانداوە ئەو ڕێژەیە کە داوا کراوە بە پێی ستانداری جیهانیە پارێزگاری لەو ڕێژەیە بکەین وەکو سەوزایی لە ناو ڕووبەری کارگەکەی. لە بۆ کرێکاران ئێستا ئەمە بینایەکمان دروست کردی ئەو بینایە شوێنی 420 کەسی دەبتەوە و بینایش کەش نەفسی ئەو بینای ئێستاکە وا خەریکین دەست پێ دەکەین بە دروستکردنی. لە کۆتایی نزیکەی شوێنی 850 کەسمان دەبی
وەکو نووسن وەکو حەوانەوە لێرە تەبان ئەو مەکاینانە ئەوەی کە لێرە دەبینن بەشی زۆری یعنی بەسرایە دەتوانین بڕێن ڕێژەی لە 1970 کارگەکە تەواو بووە لەوانەیە خلالی مانگەکە تا 2 مانجیت کە تقریبان لە 100 ئامێرەکان ببەسترێن بەو شێوەیە دەست بە تێستی دەکەین و ئەو کرێکارانش کە لێرە دەبەستن بەشێکیان لەو کۆمپانیایی کە دروستکردنی ئەو ئامێرانە ئیوانن و بەشێش کەشی خۆمانن لە ئەوەی سوود لە ئەزمموی وان وەربگرن بە تێکەڵی کاری بەستانی ئامێرەکان دەکەن. وەک باز دەکرێت جیاوازی ئەم پرۆژەی بواری بەرهەمهێنانی ئاسنووشیش لە وردەکاری پرۆسەی کارکردنیەتی بە شێوازێک سوود لە پێشکەوتوترین مۆدێلەکانی بواری بەرهەمهێنانی ئاسن کراوە لە زۆر لایەنیشەوە لەسەر بنەمای پارێزگاریکردن لە خەرجیەکان کار دەکات. لەم پرۆژێدا جگە لە سیکرابی ئاسن توانای سوودبینین لە خامی ئاسنیش هەیە. ئەندازیاری سەرپەرشتیاری بەرهەمهێنان لە کارگەکە باز لە وردەکاری و جیاوازیەکانی پرۆژەکە دەکات. This company is based on the highest technology of state. ئەم کۆمپانیایە بە بەرزترین کوالەتی جیهانی کار دەکات. لە سکرابەوە شتەکان بەرهەم دەهێنێ بە کوالەتێکی زۆر بەرز. لە فرنەکەەوە سکرابەکە دەچێتەوە پاچیان دەکەین بە فرنێکی دیکە بە کوالەتێکی بەرزتر. دواتر قالبیان دەکەین بە ئامێری قالبکردن بە ستانداردی جیهانی. بە چەند میکانیزمێکی دیکە قالبەکان لە 32 ملیم دەکەینە 22 ملیم. و بە کوالەتێکی باشتر لە ڕووی بەرگەگرتن و مانەوە بە ستانداردی جیهانی ئەم کۆمپانیایە کار دەکات. بەروە بە ستانداردی جیهانیش بۆ ژینگە پارێزی کار دەکەین. سیستمی پاکردنەوەی خۆڵ و ئاو کار دەکات تا زیان بە کەش و هەوا نەگەێنێ. ئەم تەکنۆلۆژیایە بە فرنی کارەبایی کار دەکات. ئەم فرنەش دەتوانێت سکرابەکان بە کوالەتی بەرز دووبارە بەکار بێنێتەوە. لە نزیکمانەوە پلانی ئۆکسزینمان هەیە تا بتوانین بەم کوالەتێ کار بکەین تا سکرابەکە بە تەندروستی بتوێنینەوە. 3 پلانی پاکردنەوەی ئاومان هەیە. ئەم ئاوە لەم تەکنۆلۆژیایە بەکاردێ. ئاوەکە ریسایکل دەکرێتەوە بە فلتەری جیاواز پیسەکەی لێجیا دەکەینەوە دووبارە ئاوەکە بەکاردێنینەوە. ناهێڵین ئاوەکە بە فیڕۆ بچێت دووبارە بەکاردێتەوە لە پلانەکەی خۆمان. فرنێکی دیکەی کارەباییمان هەیە کە خۆڵ دروست دەکات. ئەم خۆڵە کۆ دەکرێتەوە لە ڕێگەی پانکی گەورەوە دواتر سیستمی فلتەری خۆڵمان هەیە. خۆڵەکە کۆ دەکاتەوە هەوایەکە پاک دەکاتەوە پرۆسەیەکی گەورە لەم کارگەی ڕۆژانە ئەنجام دەدرێت. پرۆژەکانی بواری وەبەرهێنانی پیشەسازی لە کابینەی نوێمدا 42 پرۆژەی بواری وەبەرهێنان لە سێکتەری پیشەسازی ئەنجام دراون لەسەر ڕووبەری 945.9 زەوی بە سەرمایەی 1,387,386,256 دلار. پرۆژەکانی پیشەسازی لە 117.53 ڕێژەی وەبەرهێنانیان لە کابینەی نوێم پێکهێناوە. تەنها لە ساڵی 2021دا 15 پرۆژەی پیشەسازی مۆڵەتی کارکردنیان پێدراوە لەسەر ڕووبەری 396.9 زەوی بە سەرمایەی 598,059,137 دلار. پرۆژەکانی پیشەسازی لە 107.06 ڕێژەی وەبەرهێنانیان لە ساڵی 2021 پێکهێناوە. پرۆژەکە کە ئێستا لە قۆناغی دروستکردندایە نزیکەی 1000 هەلیکاری ڕاستەوخۆ و چەندین هەلیکاری دیکەی ناڕاستەوخۆی ڕەخساندووە. وەک پلانیشە لە دوای تەوابوونی پرۆژەکە نزیکەی 1000 هەلیکاری ڕاستەوخۆ لە ناو پرۆژەکە و هەزارانی تری ناڕاستەوخۆ بڕەخسێنێت. من وەکو گەنجێک خۆشحاڵم کە لەم مەشروع کار دەکەم. زۆر سوپاس حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە پاڵپشتی وەبەرهێنان دەکات کە چەند گەنجی وەکو من هاوشێوەی من لێرە کار دەکەن. شولێت خۆ دکەین زۆر مازبوطی و زۆر دڵخۆشین کامێرە شولکەن حکوومەتێ سوپاسی حکوومەتە هەرێمە کوردستانی دکەین کۆ ئەف هەلا ڕەخساند بوو کۆ ڕێژە کۆرکردنێ زۆر بیتن و ئەم هەمی کۆر بکەین و بێشول نەمینین. خلاص بوو مەسل هەلە کۆر دگەڕام ئەویش ئەلحەمدولیلا باوە حکوومەتەمە شیامل ئێرە کۆر بکەم و موافقە دۆنە ڤۆن کۆمپانیا شول بکەن لە هەرێمە کوردستانێ نوکاش ئازێ بخۆ کەفتیمەت هەلە کۆریدا. خاوەنی پرۆژەکە بە گرنگەوە دەڕوانێتە هەوڵەکانی کابینەی نوێم و لایەنە پەیوەندیدارەکان
لەبارەی پاڵپشتیکردن لە بواری وەبەرهێنانی ناوخۆی و ڕەخسانی کەشێکی لەبار بۆ وەبەرهێنان وای کردووە ئاستی پرۆژەکان لە هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ بەرز ببێتەوە. پرۆژەی بەرهەمهێنانی ئاسن و شیش لە شاری هەولێر پرۆژەکە لەسەر ڕووبەری 330,000 مەتر دووجا دروست دەکرێت. ڕێژەی سەوزایی لە پرۆژەکە لە 125 ڕووبەری کارگەکان 120,000 مەتر دووجایە. ڕووبەری شوێنی سیکراب 35,000 مەتر دووجا. پرۆژەکە لە توانایدایە ڕۆژانە 2300 تۆن ئاسن بەرهەم بهێنێت. توانای بەرهەمی ساڵانە 700,000 تۆنە. ڕێژەی هەلیکاری ڕاستەوخۆ لە ناو پرۆژەکە 1000 هەلیکار. ڕێژەی هەلیکاری ناڕاستەوخۆ نزیکەی 5,000 هەلیکار. پرۆژەکە جگە لە سیکرابی ئاسن توانای بەرهەمهێنانی ئاسنی هەیە لە HBI و DRI. پرۆژەکە توانای بەرهەمهێنانی شیش لە 8 میلیم تاکو 32 میلیمی هەیە. جگە لە شیش توانای بەرهەمهێنانی زاویە بە ڕێژەکانی 56 میلیمی هەیە. ڕێژەی کاری تەواوکراو لە پرۆژەکە لە 185. ئەو بارودۆخ و سەقامگیرەی هەرێمی کوردستان و ئەو پێویستیەی هەرێمی کوردستان و عێراق بۆ مەوادی بیناسازی ئەکید ئێمە بینیمان یانێ بەرەو پێچوونەکی یەکجار زۆر هەیە لەو بوارە و بازار پێویستی هەیەتی کرمان کرد لە دروستکردنی ئەم کارگەیە و هەر لە سەرەتای دەست بەکاربوونمان وەکوتن فکرمان کردکەوە بە زووترین کات تەواو بێتن و ئێستاش گەیشتون بەو بەشێکەوە بەڕێستان دەیبینن خەتی یەکەمی کارگەمان انشاءالله بەم نزیکانە دەکەوێتە بەرامهێنا. لێرە دەمێت زۆر سپاسی گشت بە ڕێزان بکەم بە سایدەت سەرۆکی دەستەوە بەرهێنان و برادرانی ترکەوە یارمەتیان داین و سەپۆرتیان کردین بۆ خێراییکردنی مامەڵەکانمان و ئێمەش حەبسان بە کارکردنمان بە شێوەی 24 کاتژمێری لە پرۆژەکەمان بەدڵنیایی ئەگەر ئەو سەپۆرتە و پشتگیریە نەبا لە بۆ خێراییکردنی مامەڵەکانمان ئێمە نەمان دەتوانین بگەین بەو ئەنجامەی ئەمڕۆ. ئێمە هەر لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێیان بینیمان کەوا ئەو ئاراستایە هەیە کەوا گرنگێکی زۆر دەدرێت بە بواری پیشەسازی وار لە سەرەتادا ئێمە فکرمان کردەوە دوای دراسەکردن تەقدیمکردنی مۆڵەت و وەرگرتنی مۆڵەت هەر لەبەرەو سەبەب بوو هەرچەند بە ئەنجامدانی گەورەترین کارگەی بەرهەمهێنانی ئاسن لەسەر ئاستی عێراق بە تەواوبوونی ئەو پرۆژەیە لە ڕووی داراییەوە نزیکەی 500 میلیۆن دلار ساڵانە دەگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان فقط لە 7 مانجی کارکردن بە دوای وەرگرتنی مۆڵەت ئەوە ئێستا نزیک دەبینەوە لە هێڵی یەکەمی بەرهەمهێنا کە لە زۆربەی وڵاتانی دەوروبەر ئەو پرۆژەیە پێویستی زیاد لە 2 ساڵە تاوەکو بتوانێت بگاتە بەرهەم. دەستەی وەبەرهێنان لە کابینەی نوێمدا لە ڕێگەی پلانەکانی بواری وەبەرهێنانەوە زۆری پرۆژەکانی بواری وەبەرهێنانیان دیاری کردووە وەبەرهێنەرانیش لە سێکتەرە جیاوازەکانەوە جۆرەها وەبەرهێنانیان لە هەرێمی کوردستان ئەنجام داوە. ئەمیش بە ئامانجی فرەتزۆرکردنی سەرچاوەکانی داهاتوو ڕەخسانی هەلیکار لە ڕێگەی کەرتی تایبەتیەوە و دوجار دروستکردنی ژێرخانێکی بەهێزی ئابووری لە هەرێمی کوردستان. دوای پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان و یەکێک لە هێڵە گشتیەکانی کارنامەکە فرەسەشنکردنی سەرچاوی دارایی و ئابووری هەرێمی کوردستانە. بێگومان پرۆژە پیشەسازیەکان لەلایەن دەستەی وەبەرهێنانەوە لە ئەولەویەتی کارەکانماندانراوە پێی ئەو پلانەی لە ساڵی 2020 ئیعلانمان کرد لە مانجی سێ یەکێکە لەو پرۆژانە پرۆژەی پیشەسازی ستراتیجین لە بواری ئاسن و لە بواری چیمەنتۆ. بێگومان کاریگەری ئەو پرۆژانە ڕاستەوخۆ لەسەر ژیانی هاوڵاتی و لە ڕەخساندنی هەلیکار و هەروەها کۆمەڵێک سوودی ئابووری زیاتری لە بۆ هەرێمی کوردستان دەبێت لەوانە بەکارهێنانی بەرهەمی خۆماڵی و هەروەها ئەو کاڵایانێک کە هەرێمی کوردستان ئینتاج دەکرێن بێگومان کاریگەری ڕاستەخۆیان لەسەر بژانەوەی ئابووری هەرێمی کوردستان دەبێت و هەروەها پاراستنی دراوی ناوخۆییە کە بەشێک لەو پرۆژانی کە پێشتر دروست دەکرا بوون ئێمە ئەو پارانە لە دەرەوەی هەرێمی کوردستان بەکاردەهات. پرۆژەی ئاسن
ئێمە چەند پرۆژەیەکی استراتیجی لە شاری هەولێر هەن و ئەو پرۆژێژی چێکە لەو پرۆژانێک کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتی وەرگرتووە و پێ ئەو ماوەی بۆی دیاری کراوە خۆشببختانە جێبەجێ دەکرێت. لە کۆتایی ئەم ساڵ ئێمە لەگەڵ بەڕێ سەرۆکی دەستەوە بەرهێنان سەردانی مەیدانی ئەو شوێنەمان کرد لە بەڕێوەچوونی کارەکانی ئەو پرۆژەیەمان کۆڵیەوە ئومێد دەکەین قۆناغی یەکەمی لە مانجی دوی ئەم ساڵ بکەوێتە کار و بەرهەمی هەبێت و ئەو پرۆژانێک کە تەکنەلۆجیای سەردەم نوێ بەکاردەهێنن و هەروەها چ لە بواری مرۆیی بۆ نمونە ئێمە مەرزمان داناوە لەسەر تەواوی ئەو وەبەرهێنەرانی کە لەلایەن ئێمە مۆڵەت وەردەگرن ئەو کارمەندانە تەدریب و ڕاهێنانیان لەسەر تەواوی ئەو زانیاریانیان ئەو کارمەندانەی کە تەکنیکین و خەڵکی هەرێمی کوردستانین بۆ ئەوەی لە ماوەی 3 مانگ کە تا 6 مانگ تەواوی ئەو کارمەندانە بەپێی تێپەڕبوونی کات و بەپێی ئەو جەدوەلێک کە ئێمە بۆمانداناون کارمەندەکان 100% خۆماڵی بن. لەو پرۆژێ و چەند پرۆژەیەشی تری وەبەرهێنان ئێمە مەرجی بە نوێترین تەکنەلۆجیای سەردەم لەسەریان فەرز کراوە هەم سوود لە ئەو خبراتانە وەرەگیرێ بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و کارمەندی پرۆفشنال لەسەر ئەو کارگانە کار دەکەن لە هەمان کاتیشدا وەبەرهێنەر دەتوانێت چێبەرچێ بکات لەسەر ئاستی بەرهەم هێنان چونکە چەندی کۆست کەم بێت ئەوەندە قازانجی وەبەرهێنەرەکەی و دەتوانێت چێبەرچێ لە ڕووی بەرهەمەوە بکات. بابەتی مەوادی خام یاخود ئەو کەرستەی سەرەتایی دروستکردنی شیش ئەوە ژێشێک بە لەوانەیە کە بەڕاستی ئێمە تەواوی پشتگیریمان کردێ بە هەمانجی لەگەڵ وەزارەتی پیشەسازی و لایەنی پەیوەندداری تر بە کوالەتی کۆنتڕۆل کە ئەو مەوادە خامە لە کاتێکدا ئەگەر هاتوو هەرێمی کوردستان ڕوبەڕووی داخستنی گۆمرگەکان سنووریە خاڵە گۆمرگەکان بوو ئەو کات ئەو پرۆژەیە دەتوانێت ئەتیماد بکاتە سەر بەشێک لەو کەرەسە خاوەی کە لە هەرێمی کوردستان و لە پارێزگاکانی تیری عێراقیش هەیە. ئەو دوو بابەتە بەڵێ لایەن ئێمەوە بە گرنگیەوە سەیر کراوە و پشگیری وەبەرهێنەریشمان کردووە کە بەڕاستی ببێتە قدوەیەک یان بێتە سەرەتایەک بۆ وەبەرهێنەرانی تریش کە لەو بوارانە کار بکەن کە مەوادی خام بە ئاسانی و بە شێوەیەکی بەرچاو لە بوونیان هەیە لە هەرێمی کوردستان. خۆتان دەزانن هەرێمی کوردستان چەندین سەرچاوەی مەوادی خامی دروست و باشی هەیە بۆی وەبەرهێنەر بتوانێت وەبەرهێنانیان تێدا بکات. لەم بەدوا داچوونەدا بۆمان ڕوون دەبێتەوە کە خواستی فرەت زۆرکردنی سەرچاوەکانی داهات و بەرزکردنەوەی یاسی پرۆژەکانی وەبەرهێنان یەکێکن لە ئامانجەکانی کابینەی نوێم وەبەرهێنەرانیش بە هۆکاری ڕەخسانی کەشێکی گونجاو بۆیان توانی ویاناستی پرۆژەکانیان بەرەو پێش ببن. دوجار پرۆژەکان ژێرخانێکی ئابووری بەهێز لە هەرێمی کوردستان دروست دەکەن.